ساڵ ڕاهێنەرم لە نووسینگەی شۆفێری ئاساب کە نووسینگەمان تایبەتە بە خانمان لە شاری ڕانێ لە ساڵی 2020 بۆ 2021 بۆ نووسینگەمان کردێتەوە. بە پێویستمان زانی بۆ دەڤەرەکە شان بەشانی پیاوان ئێمە نووسینگەیەکمان هەبێ کە سەرجەم مامۆستا و ڕاهێنەرەکانمان وە ستافی کارجەریمان خانن. سوپاس بخوا لە دەڤەرەکە سەرکەوتنمان بەدەستهێناوە چەندین دەستخۆشیمان بۆ هاتنە لە شاری ڕانیا لە شارەکانێکی کوردستانیشەوە و فێرخوازمان جگە لە شارەکەی خۆمان لە دەڤەری ڕاپەڕین لە زۆر شوێنەوە فێرخوازی خانممان هەیە زۆر مرتاحن لەگەڵمان و ئێمە بە پێویستمان زانی کە نووسینگەیەکی ئاوا هەبێت تایبەت بێ بە خانمان و بتوانین خزمەتی خانمانی شارەکەمان بکەین. خۆی ژنی شۆفێر زۆر بووە لە ساڵی 2000ەوە لە شاری ڕانیا شۆفێری خانممان هەبووە. لە ڕاستیدا ژنان زیاتر یاسا و ڕێنماییەکان جێبەجێ دەکەن، زیاتر دەنگ فێر دەبن، بەڵام زۆر باشتروانەکان وەردەگرن و هەمیشە شۆفێرێکی سەرکەوتون. بەشداری ژنان لە نووسینگەکەمان زۆر باشە. ئێمە مانگانە هەموو مانگێک خولێک دەکەینەوە، هەر مانگە و بەپێی وەرزەکان بەگشتی لە هەموو نووسینگەکان زیاتر لە وەرزی هاوینان فێرخواز زۆرە. ئێمەش فێرخوازمان هەموو مانگێک هەیە، پلەکانمان سەرکەوتون. پێشتر ئێمە لە شاری ڕانیە زۆر نووسینگەمان هەبووە. لە ساڵی 2005 و 2006ەوە نووسینگەی دەهێنانی مۆڵەتی شۆفێری لە دەڤەری ڕاپەڕین کراوەتەوە، بەڵام نووسینگەکان تەنها مامۆستا و ڕاهێنەری پیاویان هەبووە. دوای ئێمە بیرمان کردەوە کە نووسینگەیەکی تایبەت بە ژنان بکەینەوە، بۆیە هەستاین خۆم و چەند هاوڕێیەکم چونوانەکانمان کرد لە شاری هەولێر و سلێمانی و توانیمان بڕوانامە بەدەستبێنی، بڕوانامە وەزارەتی ناوخۆ. ئینجا هەستاین بەکردنەوەی ئەو نووسینگەیە. سوپاس بخوا سەرکەوتوین. سەرەتا ئێمە کە ئەو بەرنامەیەمان دانا نووسینگەیە بکەینەوە، تۆزێک نامۆ بوو لە ناو کۆمەڵگە یان ئەوە بوو ڕەخنەمان لێ دەگیرەیان دەیانگوت ژن بە ژن فێر نابێ، بەڵام ئێمە هەستاین ئەو ڕێچکەیەمانشکان ئەو نووسینگەیەمان کردەوە و توانیمان چەندین ژن فێری شۆفێری بکەین و سوپاس بخوا پشتگیری هەموو ناوچەکەشمان بەدەستهێناوە سەرکەوتوو. ئێمە نزیکەی وا بۆ 3 ساڵ دەچێت ئەو نووسینگەیەمان کردوتەوە، تا ئێستا سەرکەوتنمان بەدەستهێناوە، بەڵام ناڵێم 100% لە هەموو شوێنە کەم و کورتی هەیە و ئێمە کە فێرخواز هەیە کە دێ بۆ ئێرە، بەڵام من نەمزانیوە شتێکی ئاوا هەیە و مامۆستا و ڕاهێنەری ژن هەیە لە ڕانێ یان نووسینگەیەکی تایبەت بە ژنان هەیە، بۆیە وردە وردە ئێمە دەناسرێن، وردە وردە ئێمە هەوڵی زیاتر دەدەین بۆ ئەوەی زیاتر بتوانین خزمەت بە ژنان ئەو دەڤەرە بکەین. و من داوا لە ژنانی دەڤەری ڕاپەڕین و هەموو ژنانی کوردستانیش دەکەم کە لە ماڵەوە دانەنیشن، هەر حەزی خولیایەکیان هەیە بۆی بجەنگن. من چەند ساڵە ئەو حەزم هەیە، هەستام بڕوانامەی خوێنم بەدەستهێنا. دوای ئەوە بە پاڵپشتی هاوسەرەکەم کە ئەویش 15 ساڵ زیاترە مامۆستا و ڕاهێنەری شۆفێری و نووسینگەیەکی تایبەتی هەیە، هەستام چون خۆم و چەند هاوڕێیەکم بێکەوە چوین توانیمان لە شاری سلێمانی ئەو بڕوانامەیەش بەدەست بێنین و نووسینگەیەکی ئاواش بکەینەوە. قرس بوو، بەڵام لەبەرەوەی حەزێکم بۆی هەبوو، حەزێکم جگەلەوەی کە ئیشێکی خۆم ئیشێکی تایبەت بە خۆم هەبێ، حەزشم کرد زیاتر خزمەتی ژنانی شارەکە بکەم. ئێستا ژنان لە چاو ساڵانی پێشوو بە تایبەت ئەو 3-4 ساڵەی ئاخیری زۆر هەوڵ دەدەن کە خۆیان فێری شۆفێری بکەن، زۆر هەوڵ دەدەن کە مۆڵەتی شۆفێری بەدەستهێنن. ڕۆژانە چەندین ژن پەیوەندیمان پێوە دەکا و زۆر سەردانمان دەکەن، هەوڵ دەدەن کە پێن لەدای ئێمە مۆڵەت دەربێنن. هەبوونی مۆڵەتی شۆفێری یاخود فێربوونی لێبڕینی ئۆتۆمبیل بۆ ژنان زۆر پێویستە. یعنی ئێستا بۆ بە پێداویستێکی ڕۆژانە کە تۆ 10 سیارەت هەبێ لە ماڵەدا کە نەزانی شۆفێری بکەیت، کە مۆڵەتت نەبێت، هیچ سوودێکی پێ ناگەێنێ. لە حەز بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری پێویستێکی سەرەکیشە. ئێستا لە زۆر کۆمپانیان لە زۆر شوێن کە تۆ دەچی داوای کار دەکەی، چۆن داوای کارتی نیشتیمانیەکە لێ دەکات، ئاواش داوای مۆڵەتی شۆفێریەکە لێ دەکات. و ژنمان هەیە ئێستا لە ناو شاری ڕانێ ئیشی تەکسی دەکات،
ئەگەر مۆڵەتی نەبێ بە هیچ شێوێک ناتوانێت شەرنێت تۆ فێر بی بێ ئیلا مۆڵەتەکەت بەدەستەوە بێ بۆ ئەوەی بتوانی بژێوی ژیانت دابێت. وە داوا لە ژنان کورد وە بە تایبەت ژنانی دەڤەر ڕاپەڕەکەم کە لە ماڵەوە دانەنیشن ئەوانش بێنە دەرەوە هەر کەسێک هەموو یعنی کە مەبەستی بێ فێری ئیشێک دەبێت ئەوانش بتوانن ئیشێکی تایبەت بە خۆیان هەبێت. ئەو ڕێگایە تۆی لەسەری لەگەڵ ئەو دوو ئەو ڕێگای کە بۆ دەچی ئەگەر ڕێگاکەی تۆ باریکتر بوو تانیەکەی کەمتر بوو لە ڕێگا سەرەکەی کەواتە ئەتۆ پابەندبوونی ڕەهاتێ پێشبەری بۆ کەسێکە لەسەر شەقامە سەرەکەیان دوو جۆر پابەندبوونی ڕەهامان هەیە یەکێکیان ئەو سێ گۆشە سوپرەسەراوبوونە لە کوێدا دەبێت لە فەرعێک یان لە ڕێگایەکدا دەبێت بە بۆ سارة شكل الحملة للمسيري عسى كاردكم كتابتها بدلناني مولف الشوفيري بخانمان تقرا دلناني مولف الشوفيري إما كلي في بوني شوفيري شمان هي وأفريقيا ليرة كاركين كاريو جميل يعني كراسة بو في خواص كوبا كيموا وهم والله كتابتها بدلناني مولف الشوفيري بويدكم ودواتبيش إما هم حفتان شاشمان تيايم دول مانيا وتا تحكيم براكتيكي الذي لقد في خوازبم أتا تحكيمي بأجزام دقيقة بعم كاركم خوشة وكاركم خوش دبر أوي شتيكي تازيل ودفرة شتيك بتهيبت بالبخان مان إما ما بس ما لوني زين كاري كين اللي يهوجن إما ما بس ما لوي عفرتانش بسر بين التوا خدتوانن بالبخاون دعاتي خويا دتوان يعني شان هبت بزنس شان هبت ئەوەی ئێمەش کردومانە خۆی بە زیاد بەسەرکردنێکی باشی بەدەستێناوە فیدباکی زۆر باشمان بۆ دێت فێرخواز هەبووە لەگەڵ خۆیکەوە لێرە مۆڵەتەکەی دەهێناوە فێرخوازی تری بۆ هێنانی لەبەر ئەوەی لەخوای بە زیاد بێت ئەوەندە مرتاح بۆ لێرە لە شوێنی کەش مەدحی کردبیناوێتی لە شانازی و باسی ئەوەی کردوکەوە لە ئاسا مۆڵەتەکەی دەهێناوە و فێرخوازی تری بۆ هێناوی جگەلەوە ئێمە سێرڤیس زۆر باشمان هەیە لە کاتی بەڕێوەچوونی خودەکانی تیۆری جگەلەوەش هەموو مانجی ئێمە ئۆفەرمان هەیە بە ڕەچاوکردنی باری دارایی هاوڵاتیان کەەوە ئەرکی سەرشانی خۆمانە ئێمە شامان خستۆتە بەر ئەو ئەرکە قورسا کەوا دەزانین هاوڵاتیانمان خانمانمان لەو دەڤەرەی بە کاتێکی سەختی دارایی تێدەپەڕن ئێمە شاوکارێکی بچووکمان کردووە هەموو مانگێک ئۆفەرمان هەیە داشکاندن دەکەین لەوانەکانی تیۆری داشکاندن دەکەین لەوانەکانی پراکتیکی یاخود پازدابین دەکەین بۆ هاتووچۆی فێرخواز طبعاً بێ بەیان